حکوومەتی عێراقی هیچ هەڵوێستێکی نەبووە سەبارەت بۆ مستحقاتانە ئەمەوێ بۆ زانێر زیاتر بچم بۆ لای خاتو ئەشواق جاف کە خاوەنی ئەو کۆنگرێ بوو سەبارەت بۆ مستحقاتانە خاتو ئەشواق ئەگەر وەڵامی وام دێت ناوەڕۆژی کۆنگرەکەی تۆ سەبارەت بە مستحقاتی جوتیاران پێت وایە حکوومەتی عێراقی بۆ ئەوە نانێرێت و تۆ داوات کردبوو ڕاستەوخۆ لە حکوومەتەکەی عەبادی ئەو مستحقاتانە بنێرێ بۆ جوتیارانی هەرێم. بله طبعا جوتيارانی هەرێمی کوردستان نەکو تەنها مستحقاتی يعني پارەی گەنم و جۆی 2015 وەرنەگردووە بەڵکو 2014 ئەوش کە طبعا کێشێکی گەورەیە چونکە زۆربەیان قەرزدارن و ناتوانن لەم وەرزە دەستکەم بە ئیشوکارەکانیان. ئێمە لە حەڤەی هەشت طبعا ئەمزامان کۆ کرد لەناو پەرلەمان و بە کۆی دەنگی پەرلەمانتار کە پێویستە حکوومەتی ئیتیحادی مولزەم بێت بە پێدانی مستحقاتی جوتیارانی عێراق. بۆچی ئەم مستەلحماندانەوە بۆ ئەوەی کە زەمانەتی دەنگەکانی لایەنەکانی ترش لەگەڵمان بێت ئەوە بۆ بە کۆی دەنگ بەسەندمان گرت. فعلەن دوای 2 ڕۆژ عەبادی بریارێکی دەرکرد کە پێویستە یەکێک لە بریارەکانی کە پێویستە هەموو پارەی جوتیاران سەرف بکرێت بەڵام لەسەر ئەرزی واقعا ئەومان نەبینی بە حەقەت. من کە بەدواچوونم بۆ کرد چونکە ڕۆژانە جوتیاران پەیوەندیمان پێ دەکەن و مافیشی خۆیانەوە ئێمە نوێنەری ئەوانین کە پەیوەندیم کردووە بە وەزیری تیجارە دەرکەوت کە ئەنجومەنی وەزیران لە دابینکردنی پارەیان تەخسیساتی پارە ئەولەویاتی هەیە وەکو ئەوەی کە تێگەیشتم ئەولەویەتەکانیان بۆ موچە بۆ چەند بابەتێکی ترە. بەڵام من لەم کۆنگرەیە داوای دوو خەڵم کرد. یەک عەبادی خودی خۆی بەدواچوون بۆ بریارەکانی خۆیەتی بکات چونکە ئەو بریاری داوە بەڵام جێبەجێ نەکراوە. پێویستە وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران بپرسێت بۆچی بریارەکەی من وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێبەجێ نەکراوە. هەرچەند ژمێر وەڵامەکەی دەزانم بەڵام پێویستە ئەو بەدواچوونی بۆ بکات. دووش ئێمە بەڕاستی کە دەڵێن ئەولەویات مەعاشە ڕاستە ئەولەویەتی مەعاشە بەڵام جوتیاریش ئەولەویاتە پێویستە مافی خۆی بدرێتێ چونکە ئەو مقابلی شتێک کە دایەتی بە حکومەت پێویستە مافی بدرێت. دووش خاڵێکی زۆر گرنگە ئێمە ئەمڕۆ نرخی برمینی ناو زۆر دابەزیوە ئەوەی کردووە کە کارەساتێک لە داهاتی سندوق ئیتیحادی دەبێت حکومەتی ئیتیحادی و حکومەتی هەرێمی کوردستان ستراتیجێتی خۆیان بگۆڕن نەکو تەنها نەوت پێویستە پشگیری جوتیار بکرێت کە کەرتی کشتتوکڵ ئەفەن و پێویستی بە خاڵێکی تر کە پشگیری کەرتی پیشەسازی ئەومە نابینیم بە حەقەت. ئەوەش دەکات کە حکومەت پەنا دەبات بۆ کە طبعا جوتیان ناتوانێت زراعەت بکات حکومەت پەنا دەبات بۆ استیراری ئەو شتانە لە دەرەوە کەواتە پێویستی بە عملەی سەعبە کەواتە تۆ پێویستە پارەی جوتیار بدەیت و هەروەهاش پشتی جوتیاران بگریت بۆ ئەوەی کە داهاتێک کتابێت بە سندوقی ئیتیحادی. خاتو ئەشواق قسەی زۆرێ لەسەر لایەن جوتیارانی هەرێمی کوردستان و بە تایبەتی جوتیارانی هەرێمی کوردستان ئەڵێم وەزیری مالیەت و مەدبارەکەن بۆ کە مستحقەکانیان تا ئێستا نەنێراوە بەپێوە بۆ دواداچوونەی تۆ چی وەزارەتێک بە تایبەتی جگە لە حەیدەر عەبادی وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران چی وەزارەتێک لای ینی لێپێچینەوە بۆ ئەو بابەتە ناکات بە تایبەتی وەزارەتی دارایی کە لە ئێستادا بەوە تومەتبارەکرێت کە ئەو مستحقاتی فەلاح نانێت. طبعا فلاح کە ئەم بۆ چوونەی لای پێدا بووە لەسەر چەند وەڵامی پەرلەمانتار من لە دواچوونی خۆم کە پەیوەندیم کرد بە وەزارەتەکان بە حەقات و لەسەر ئەو چەند کۆنگرەیە کە ینی ئەنجاممدا لە هۆڵی پەرلەمانەوە هەروەهاش لەناو دائرەی ئەعلامی پەرلەمان تا ئەم لەحزەیە پەیوەندیشم بە وەزارەتی دارایی بەڵێ ئومێد محەممەد پەیامنێری NRT لە پەرلەمانی عێراق لە بەغدا